بینەرانی بەڕێزی ڕۆژهەڵات تیوی سڵاوێکی گەرم و گەشتان پێشکەش بە بەرنامەیەکە لە زنجیرە بەرنامەی ئاسۆ تایبەت بە هەڵبژاردنەکان لە کۆماری ئیسلامی هاتوونێتەوە خزمەتتان. لەو بەرنامەیەدا مێژووی هەڵبژاردنەکان و کاریگەریەکان لەسەر کۆمەڵگای ئێران بەڕێوەسی دەکەین. سی و حەوت ساڵ لەمەوبەر ئینقلابی خەڵکی ئێران بە سەمەرگەیشت و نیزامی پادشایەتیان ڕووخاند. هەر لە سبێنەی ئەو ڕۆژەوە لە زیاتی ئەوەی ئەو ئینقلابە بێتە بەهاری ئومید و هیوا و ئازادی بەرەو خەزانی سەرکوت و زیندان و ئەشکەنجە ڕۆیشت. چۆن دەڵێن کابرا بەبابی قەولی دابوو کە هەموو کەسێک ڕەحمەت بووی دایک و بابی بکاو بۆ زەربن مەسەل لە نێو ئێمەدا کە سەد ڕەحمەت بە کفندزی ئەوەڵ کۆماری ئیسلامی وەها حکوومەتێکی هێنا سەرکار کە زۆر کەس ئێستا دەڵێن سەر ڕەحمەت بە کفندزی ئەوەڵ و پاکانە بە حکوومەتی پاشایەتی دەکەن. لە یەکەم ڕۆژەکانی هاتنە سەردەسەڵاتی کۆماری ئیسلامیەوە کۆماری ئیسلامی خراپە و جنایەت و دیکتاتۆری بەسەر کۆمەلگای ئێراندا سەپاند. و ئەو مەبەستەش دەبوو مەشروعیەتێک بۆ خۆی دابنێ کە ئەو دەسەڵاتە بۆ خۆی بەدەست بێنێ. حکوومەت قەراردادێکە نێوان خەڵک و دەسەڵاتدا. دەسەڵاتێک کە ژێربەنای مەشروعیەتی خۆی لە خەڵک نەزانێ هیچ فکرێکی بۆ خەڵک و بەرنامەیەکی بۆ خەڵک نەبوو. کۆماری ئیسلامیش هەروە بوو. بەڵام ڕووبەدەرەوە پێویستی بە بەدەستهێنانی مەشروعیەتە بوو. هەر بۆیە لە یەکەم ساڵی دەسەڵاتدارێتی خۆیدا 5 هەڵبژاردننی بەڕێوە برد. بەڵام چه هەڵبژاردنێک؟ ئەو هەڵبژاردنانەی کە یەک لە دوای یەک شتی خراپتر و دیکتاتۆری زیاتری بەسەر خەڵکی ئێراندا سەپاند. یەکەم هەڵبژاردن لە 11 فەروەردینی 58 بە نێوی هەمەپرسی جمهوری ئیسلامی ئاریانە بەڕێوە چوو. هەر لە ماهیەتی خۆیدا و هەمەپرسیە و ئەو هەڵبژاردنە شتێکی چەواشەکاری و درۆ بوو. هەروەک مامۆستای شێخ عەزەدین کوتی بوختەیەکی نەکراوەی خستە بەردەستی خەڵک بە نێوی جمهوری ئیسلامی. کەس نەیدەزانی چییە. زۆرێک لە ڕووناک بیران سیاسیان بوو بۆ پرسیار کۆماری ئیسلامی چییە؟ بێجگەلەوە لە بەرابەر چیدا دای نابوو. هیچ بەرامبەرێکی بۆ دانەنا. دیار بوو خەڵک نیزامی پاشایەتیان ڕووخان بوو. خۆ نیزامی پاشایەتیان نەدەویستەوە. هەر بۆیەش نەیهێش هیچ دەنگێکی کە لە بەرابەریدا بێت کە خەڵک حەقی هەڵبژاردنیان هەبێ. دوایەوە سندوقی دەنگدانی جیای دانا. یەکێک لە مەرجەکانی هەڵبژاردن دەنگی شاراوە بوو. ئەو مەرجەی بە تەواوەتی بەلاوەنا بوو بە هەڕەشەیەک لەسەر خەڵک. هەر کەسێک بیکوتبوایەنا هاتووە هەواداری پاشایەتی. لە حیز کۆمەڵگایەکدا تەواوی خەڵک لەسەر یەکشت هاوڕانی. ئامارێکی هەڵبژاردننی کە داوە لە 20,857,000 کەس دەڵێ 20,440,000 کەس بەشداریان کردووە. یانی 92% ئەخە خۆ کوردستان تەحریمی کرد. خۆ تورکمان سەحرا تەحریمی کرد. خۆ هەموو کەسێکیش لە شوێنەکانی کە ئێران دەنگی نەدابوو. یانی لە تەواوی ئێراندا 400,000 کەس دەنگی نەدابوو. چرا در رفراندوم شرکت نکردید؟ برای اینکه محتوای جمهوری اسلامی برای من مفهومی نداره فعلا. اینه که من شرکت نکردم و فکر میکنم تمام ترکمن‌ها در این رفراندوم شرکت نکنن چون برای ما فعلا معلوم نشده این موضوع. هەر ساختەبوون و تەقەلوب لەو هەڵبژاردنەدا هاواری دەکرد. بە نێوی کۆماری ئیسلامی بەسەر ئێراندا سەپاند کە تاکو ئەو ڕۆژ شومی ئەو نیەوە بەسەر ئەو وڵاتەدا ماوەتەوە. دوای ئەو بۆ دامەزرانی قانونی ئەساسی و نووسینەوەی قانونی ئەساسی هەڵبژاردننی کرد. 12 مردادی 58 شاید بڵین جزئی معدود هەڵبژاردنێک بوو کە کۆماری ئیسلامی کەمتر
توانی زۆری تەقەلب تێدا بکە. بەڵام لەوێش هەر کەسانی خۆی زیاتر چوونە شوڕای خۆبرەکانی قانونی ئەساسی. ئەگەر تاقولۆقەش لە شوێنێک نوێنەرێکی ڕاستەقینەی خەڵک هەڵبژێردا بواە ڕێیان پێ نەدا بچێتەوە شوڕایەوە. بەڵام ئەو شوڕایش چ گوڵێکی لەسەر خەڵکی ئێراندا. پێشنووسێکی قانونی ئەساسی ئێران هەبوو کە بە شتایەکی دموکراتیەکی تێدا بوو، هەر هەمویان بەلاوەنە. قانونی ئەساسیەکیان نووسیەوە کە زۆر زۆر لە قانونی ئەساسی مەشروتە کۆنتر بوو. ئەگەر قانونی ئەساسی مەشروتە لە ڕووی بازە وڵاتێکی ئوروپاییەوە نووسرا بوو، قانونی ئەساسی کۆماری ئیسلامی لە ڕووی ئایینی ئیسلام و بە تەفسیری خۆیان لە قوڵترین و تاریکترین شوێنەکانی مێژووەوە هات. لەو هەڵبژاردنەدا بە ئاماری ئێران 51% خەڵک بەشداری کردووە. ئەنی خەڵک هەر لە دوای کۆماری ئیسلامی دابەزینی ڕێژەی بەشداری یعنی کەمبوونەوەی بەشداری خەڵک لە چارەنووسی سیاسی خۆیاندا بێئەتمادیەک بە ڕژیمە. وڵاتێکە بۆ نووسینی ئەسلیترین یاساکەی کە قانونی ئەساسیە 51% بەشداری بکەن، دیارە ئەو خەڵکە چ باوەڕێکان بۆ نیزامە بووە. ناحەقیشیان نەبوو. خۆبرەکانی قانونی ئەساسی هێنایان چیان کرد؟ ئەسلی ویلایەتی فەقیهیان جێخست. ئەوەی دەستکەوتی ئینقلاب بوو خەڵک پێی وابوو دەبێ بیبێ، هەموو ئەو نەهاد و سازمان و شتێک کە دەیان هەویست هەڵی وەشێننەوە هەمووی بە دوو قات زوڵم و ستەمگەری زیاترەوە دامەزراندەوە. ئەگەر ساواک نەما وەزارەتی ئیتلاعاتێکی درەندەی ساز کرد. ئەگەر ئەرتەشی شاهنشایی نەبا ئەرتەشی جمهوری ئیسلامی ساز کرد و سپای پاسدارانێکیشی پێوە لکاند. لەو قانونی ئەساسیەدا حیجی مافیەک بۆ ئینسان وەکو ئینسان تعریف نەکرا. لە کاندیداتۆری هەڵبژاردنەکانەوە بگرە، لە مەرجەکانی ڕەهبەریەوە، لە مەرجەکانی سەرۆک کۆماریەوە هیچ شتێکی ئینسانی و پێشکەوتوانە و مافی مرۆڤانە دانندرا. هەمی بە تەفسیرێکی ئیسلامی و شیعەی 12 ئیمامی، ئەویش بە تەفسیری ویلایەتی فەقیهی خۆیان مەرجەکان و حقوقی ئینسانەکان دامەزرندا. حتا لە نووسینی کەلیمەی بەرابەری ژن و پیا و خۆیان بوارد. لە زیاتیەوە نووسیان لە بەرابەر یاسادا بەرابەرن. ئەگە ئەسڵەکانی قانونی ئەساسی و جلساتی نیە خۆیان چاو لێ بکەی، هەر ئەسڵێکی کە بەحاڵ بۆنی مافی مرۆڤ و حقوقی شەهروەندی تێدا بێ بەلایەنەوە ناوە. ئێوە دەتوانن بۆ نمونە لە ئەو جێگایی کە باسی بەرابەری خەڵک دەکا، دەڵێ خەڵک لە هەر نژاد و زبان و قەوم لە بەرابەر یاسادا بەرابەرە. باسی مەسەب ناکە. چونکە لە مەسەبی داناوە بۆ تەبعیز، دایناوە کە فەرق و جیاوازیە نێو خەڵکدا دابنێ. لە خودی مەسەبەکەشیدا بینی ئەوانەی کە مەسەبەکەی خۆشیان هەیە فەرق و جیاوازی دادەن. ئەوە قانونی ئەساسیەک بوو کە هەدیەی مەجلیسی خۆپرەکانی شورای ئیسلامی بە ئێمە بوو لە 11 و 12 ئازەری 58دا دانرا بۆ دەنگدان. دەڵێ 75% دەنگیان پێداوە. ئەخە وڵاتێک کە 51% بۆ نووسینەکەی نوێنەری ناردبێ، کوا دەتوانێت بە 75% بە قانونی ئەساسیەک کە لەگەڵ هەموو بەها مرۆڤایەتیەکان دژایەتی هەیە دەنگ بدە. 5 بەهمەنی 58 سەرۆک کۆماری بوو. یەکەم سەرۆک کۆماری ئێران دەبوو هەڵبژێردرا بووایە. هەر لەوێوە یەکەم دەستێوەردانی حکوومەت بە بەربڵاوی لە هەڵبژاردنەکان داوە دەرکەوت. یەکێک لە نوێنەرەکانی بە حکمی ئەوەی کە ئاتۆ کتوتە قانونی ئەساسی هەڵەیە و قبوڵم نییە لە مافی خۆ کاندیداکردن بێبەش کرد. حیزبی جمهوری ئیسلامی کە نوێنەری حکوومەتەکەیان بوو، کاندیداکەی شخصێک بوو کە ئەسڵەن ئێرانی نەبوو، ئەفغانی بوو. لە ناچار بە بەنیستە دەرقایل بوون. بەنیستە دەکاتە سەر حکوومەت و سەرۆک کۆماری و جڵەوی دەسەڵاتی کۆماری ئیسلامی بەدەستەوە گرت. بۆ خۆی باوەڕێکی بە ئاین هەبوو. بەڵام لە بەڕێوەبردنی وڵات شەڕی کوردستانی داگیرسان، شەڕی تورکمەن سەحرای داگیرسان و دواتر دێ پاکانەیان بۆ دەکا.
ئاخر دەسەڵاتی سەرۆک کۆمار ئەو دەورەیە زۆر لە ئێستا زۆرتر بوو کە پێی دەگەین کە دوایی کەم بۆتەوە بەشێک لە دەسەڵاتەکانی ڕەهبەری بە سەرۆک کۆمار بوو ئەوەش هەدیەیەکی کەی هەڵبژاردنەکان بوو بۆ خەڵکی ئێران کوشتاری تورکمەن سەحرا کوشتاری کوردستان و دەیان سەرکوبی کەی نێوتارانیش نێو شارەکانی مرکزی ئێرانیش نەتیجەی ئەو هەڵبژاردنانە بوو بۆ خەڵکی ئێران ئاخر هەڵبژاردنی ساڵی 58 هەڵبژاردنی مەجلیسی شورای ئیسلامی ئەوەڵ بوو کە 24 ئیسفەندی 58 بەڕێوە چوو 270 نوێنەری هەبوو ئەو مەجلیسە قەرار وابوو بێتە قووەی قانوندانانی ئێران ئەو مەجلیسەی دەبوو تەواوی ئەو یاسایانەی کە دەبێت ئەو وڵاتە بەڕێوە بەرن لەوێدا بنرێ بەڵام بە پێی قانونی ئەساسی ئێران شورایەک بنێوی شورای نیگابانی لەسەر دانرا کە نەتوانێت هیچ شتێک بەنابەدڵی ڕەهبەری و بیری پشتی ئەو ڕەهبەریات پەسەند بکە بۆ خۆشیانەوەیان قبول کرد ئەو مەجلیسە هیچ دەورێکی لە یاسادانانی ڕاستەقینە بۆ وڵاتە نەبوو فقط زۆرترین کارێک ئەگەر بتوانین پێی بڵین یاسادانانێک بۆ چۆنیەتی بەڕێوەبردنی یاسا پیرۆزەکانی ئەو حکوومەتە بوو کە ئەو یاسایانش لە چۆنیەتی بەڕێوەبردنەوەکەیدا حەقی لێپرسینەوەیان نییە 19 ئازەری 61 یەکەم دەورەی مەجلیسی خۆبرەگانی ڕەهبەری بە پێی ئەو قانونی ئەساسی کە نووسرا بوو سێریەک وەزایف و ئەرکی بۆ دانرا چاودێری لەسەر ڕەهبەر چاودێری لەسەر نەهاتایەکی ژێنەزەی ڕەهبەری هەڵبژاردنی ڕەهبەرێکی کە دوای ئەمردنی ئەو ڕەهبەرە بەڵام ئەگەر عەکسەکانی ئەو دەورەیە چاو لێ بکەین شورای ڕەهبەری ئێران خەڵک پێی سەیر دەبێت هەر کەسێکە دەرەوە چاوی لێ بکات دەڵێ ئاخڵە پیاوەکانی ئەو مەملەکەتە ئەوانە بوون یعنی لەوانە ئاقڵتر و شارەزاتری تێدا نەبوو کە چارەنووسی سیاسی ئەو خەڵکە دیاری بکەن ئەوانە هەتا مردنی خومینیمانەوە بەڵام چمانەوەیەک هیچ دەورێکیان نەجێڕا چونکە خومینی کرابوو بە کەسێکی پیرۆز و ئاسمانی کە کەس حەقی چاودێری نەبوو کەس حەقی ڕەخنەگرتنیە نەبوو ئەو مەجلیسە هەردی کۆڕێک بوو ماوەی 8 ساڵ ماوە تەمەنی خومینی چوو بۆ سەرێ ئەگەری نەمانی خومینی بوو خومینی کاریزمایەکی لە نێو بەرپرساندا هەبوو کە زۆر کەس جۆی لەدایە بە مردنی خومینی و کاریزمایە دەشکە دەبوو دەسەڵاتی دوای خومینی بە یاسا قایمتر بکرێ هێنایان شورای بازنگەری قانونی ئەساسیان دانا بەڵام ئەو بازنگەریە بۆ بەدیهاتنی هیواکانی خەڵکو و باشتربوون نەبوو هەر لەو سەرود بەندەدا ساڵێک لە پێشدا قەتڵ و ئامی زیندانیانی سیاسیان کرد بوو بۆی هیچ دەنگێکی نەیاری خۆیان نەیەڵ هێنایان لە قانونی ئەساسی تازەدا سەرۆک وەزیرانیان لابرد دەسەڵاتەکانیاندا بە سەرۆک کۆمار دەسەڵاتەکانی سەرۆک کۆماریان داوە بە ڕەهبەر ڕەهبەرێک کە تا پێش ئەو دەسەڵاتێکی ئیزرایی زۆر تعریف نەکرابوو لە قانونی ئەساسیدا هەرچەند بەڕێوەی دەبرد بەڵام ئەو دەفەیە بە یاسا بەیدانترا زۆر یەک لە دەسەڵاتە ئیزراییەکانی سەرۆک کۆماری پێشخۆی بە ڕەسمی و بە فەرمی درا بە ڕەهبەر سەرۆک کۆمار دەوری سەرۆک وەزیرایی لەجێڕالەوە بەولاوە ئەگەر دابەشکردنێکی دەسەڵات لە بینی سەرۆک کۆمار و ڕەهبەردا بوو ئەو دابەشکردنە هەر بە یەکجاری تەواو بوو ئەو قانونی ئەساسیە کادوەی هەڵبژاردنەکانی پێشوو بوو بۆ خەڵکی ئێران ویلایەتی موتڵەقەی فەقیه حکمی ئیلاهیان پێدا کە ئەو دەسەڵاتانەی کە تایبەت بە خودایە لە ئاینەکاندا درا بە وەلی فەقیه 19 مێهری 69 دوای مردنی خومینی مەجلیسی خۆبرەگانی دووەم هەڵدەبژێردرێ بەڵام چه هەڵبژاردنێک ئەو ناهومێدیە کە دوای شەڕ و دوای هاتنە سەرکاری خامنەئی و دوای ئەو هەموو بەدبەختی و سەرمەسەرەی بەسەر خەڵکی ئێران هات 37% بەشداری ئەو هەڵبژاردنە بوون ئەگەر چاوێن لێ دەکەی ئەو کەسانەی کە چوونەتە مەجلیسی خۆبرەگان مەوجوداتێکی عەجیب و غەریب دابەهایەکی سەیر و سەمەرە کە شقلەکانیان ئینسان دەترسێنێ ئەنی
هەر بینا دڵی لە موزەکان و فوسیلەکانەوە هاتوون. ئەوانە وەکو ئەبزاری مەشروعیەتدان بە ڕەهبەری دەورێکی دیکۆر و مەترسەکیان جێڕا. وەتا ئەو ڕۆژ بە دوای ئەوی مەجالیسی دوای ئەویشەوە مەجالیسی خۆبرەگان نەریتی ئەوانیان ڕەچاو کردووە و کەس هیچ ئیرادێک هیچ چاودێری لەسەر ڕەهبەری ناکات. ئەگەر ڕسمەکان و فیلمەکانی مەجلیسی خۆبرەگان چاودێ بکەین دەبینین بەڕاستی ئەوانە شارەزایانی ئەو مەملەکەتن. سەرۆکۆماری هاشمی لاپەڕەیەکی ناحەزی مێژووی ئێمەیە. هاشمی دەوری ئەوەڵ دوای شەر بوو بە سەرۆک کۆمار. نێی خۆی ناسەرداری سازەندگی خراوە بوو خراپیەکانی شەڕی ئێران و عێراق سازکاتەوە. بەڵام چیکە نەکرا. هەتا ئەو ڕۆژ خەساراتی شەڕی ئێران و عێراق نەباسی دەکرێت نەوەردەگیرێ. بە چ مەعاملەیەک لەگەڵ سەدام حوسێن ئەو خەساراتی بەخشی لە جیرفانی خەڵکی ئێران پیاوەتی کرد. ئێرانی ساغ کردەوە. هەتا ئەو ڕۆژ ئێمە دەبینین لە شارە مەرزەکانی کوردستان و خوزستان منداڵ و پیر و جەهێڵ ئەستە سەربینەکانی زمانی شەڕ. حتا مینەکان کۆ نەکراونەتەوە. ئێستاش خراپیەکانی شەڕی ئێران و عێراق لە زۆر شۆر لە مەرزەکان ماونەتەوە. ئەوە سەرداری سازەندەیەکە بوو. دەورەی دووەم ساڵی 1972 بووە بە 21 خوردادی 1972 دەوری دووەمی هەڵبژاردنی ڕەفسنجانی بوو. 50% بەشداریان کرد. ئێمە بۆ خۆمان لە ئێران ژیاوی 50% بەشداریکردن یعنی بەلانی کەمەوە 10% درۆیە. تەقەلوبە. زیاتری خەڵکی ئێران بەشداری ئەو دەنگدانە نەبوو. چکە هیوایەکیان بە سەرۆک کۆمار نەما. خەڵک وردە بەرە و کاردانەوەیەک بەو زوڵ مستەمە دەڕۆیشت. ئاغای ڕەفسنجانی کە حاشایە دەکا لە دەورەی ئەوەوە قەتڵهای زنجیرەیی سیستماتیک کرا. ڕووناک بیران کوژران. ڕۆژنامەکان بەستران. ژێر بەنای ئەو دیکتاتۆریە و تەسبیتی حکوومەتی خامنەی لەو دەورەی ئەودا دانراوە. ئەلانەکە ڕۆژنامەهای ئیسلاح تەڵەب تەبلیغ بۆ ڕەفسنجانی دەکەن. خەڵک هیوایان بە ڕەفسنجانی بێ. ئەو میلەتە کوا دەتوانێت هیوای بە وەها کەسێک بێ. کەسێک کە بۆ خۆی سەرچاوەی ئەو خوێنڕێژیە و دیکتاتۆرەیە. خەڵک چۆن دەتوانێت هیوای بەلایەنی حەسەنی خومەینی بێ. ئێستاش حاشا لە جنایەتەکانی باپیری ناکە. ئەوانە بوون 1972-1976 کەس دەسەڵاتی بەدەستەوە بوو ئاغای ڕەفسنجانی خوێنڕێژی های لە ئێران کرد. کادوویەکی کەی خێناوی بۆ خەڵکی ئێران و ڕووناک بیران. سیاویش دەبکەیت بەشی زۆری ئیسلاحخوازەکان هەر لەو بکار بەدەستە ئەمنیەتیانە و شکنجەگەرانەی دەورانی ئەوانە. خەڵخاڵی جەلادی کوردستان بوو بە ئیسلاح تەڵەب بوردەوردە لە دەورەی ئەودا شقلی دەکرد. کەمبوونەوەی ڕێژەی دەنگەکانی ڕەفسنجانی هەڕەشەیەکی گەورە بوو بۆ ڕژیم. ئەو شتە درێژەی هەبێ خەڵکی ناڕازی دەڕژێنە سەر شەقامەکان. چارە چییە؟ شانۆیەکی سیاسی بەنێی محەممەدی خاتەمی هاتە ئاراوە. محەممەدی خاتەمی هاتە سەرکار. محەممەدی خاتەمی وەزیری ئێرشادی دەورەی ڕەفسنجانی ئەندامی شورای ئەمنیەتی ملی ئێران بەرپرسی کتێبخانەی ملی ئێران. کابرایەکی دەرس خوێندوو لە دانیشگا بە قیافەیەکی جوان و بە ڕیشێکی خەناویەوە جوانیش پێ دەکەنی. خەڵکی وایەکیان پێبەست. بەڵام بەداخەوە ئەو هیوایەش بووە بڵخی سەر ئاو. کادوێی خاتەمی و هەڵبژاردننی خاتەمی کە بە دەنگێکی 75% 29 میلیۆن کەس هاتە سەرکار چ بوو؟ قەتڵ و عامی دانیشتوویانی دانیشگای تاران. تیری 78 خوێنڕشتنی باشترین ڕۆڵەکانی ئەو خەڵکە. شاردنەوەی قاتڵانی قەتڵای زنجیرەیی. خامنەی قسەیەکی هەیە دڵە خەڵکی وای بە خاتەمی بوو پیان وابوو خاتەمی لەگەڵ نیزام نیە. نا خاتەمی شەر لەگەڵ خۆمانە وەفادار بە نیزامە مەلاشە تازە سەیدیشە ڕاستیش دەکە.
خەڵک بۆ پێی وابوو ئەو دەبێ فەرقی هەبێ لەگەڵ ئەوانەی کە هیچ فەرقێکیان نییە. لە مەجلیسی 6 کوتیان خاتمی مەجلیسی لەگەڵ نییە بۆیە حیسی پێ ناکرێ. 29 بەهمەنی 1970 مەجلیسی 6 میێران بە کاملی کەوتە دەست ئیسلاح خوازان. ئاغای کەڕوبی بووە بەرپرسی سەرۆکی مەجلیسی 6 لە یەکەم هەنگاودا چکولەترین شتێکە لە هەر وڵاتێک دەیە ببێ ئازادی مەتبوعاتە. مەجلیسی 5 ئاخر کادووی کێدای بە خەڵکی ئێران هەڵوەشانەوە و قانونی کۆنی مەتبوعات و دامەزرانی قانونێکی مەتبوعات کە دەست و پێی تەواوی مەتبوعاتی دەبەست. مەجلیسی 6 هەر لە یەکەم هەنگاودا ئەو قانونە چاکە زەڕەیەک باشتریکە، بەڵام بە یەک حکمی ڕەهبەری کە بەرپرسی مەجلیس سەرۆکی مەجلیس ئاغای کەڕوبی نێوی حکمی حکوومەتی لێناو حەقی بێتۆی مێژووئی تەسبیت کرد بۆ ڕەهبەری چونکە ئاغا حکمی ڕەهبەری داوە نابێ قسەی لێ بکەین. ئەو کابرایە ئەگەر کەمترین باوەڕێکی بە چاکسازی لە سیستمدا ببایە قانونەکەی تەسبیت دەکرد با ڕەهبەری بێتۆی کە با خەڵکی ئێران ئاگادار ببنەوە. بەڵام هەر شتێک کە ڕەهبەری نەهی لێکرد بووە بڤە مەجلیس تا ئەو ڕۆژ ناوێرێ خۆی لێبدا. مەجلیس لە باتی ئەوەی خۆی لە بەرابەر خەڵکدا بە بەرپرس بزانێ و وڵام دەرەوە بێ سابتی کرد لە بەرابەر ڕەهبەریدا وڵام دەرەوەیە. خۆی بە نوێنەری ڕەهبەر دەزانێ لە تەواوی دەنگدانەکان و هەڵبژاردنەکاندا بەشی هەرە زۆری مەجلیس لەوە بیر دەکەنەوە کە نەزەری ڕەهبەری چییە و لەگەڵ ئەو مخالفەت نەکەن. وەها مەجلیسێک چ دەسەڵاتێکی هەیە. ئەو مەجلیسە بۆچی وایە پێش هەڵبژاردن شوڕای نیگابانێک کە تەئیدی سەلاحیەتیان دەکا پەسەندیان دەکا سەلاحیەتەکانیان کۆنترۆڵیان دەکا کەس دەنگێکی مخالف و ڕایەکی مخالفی لەگەڵ ڕەهبەری نەبێ. بەڵام بازم مەجلیسی 6 کەمێک مخالفەتی لەگەڵ بەعض ئەفرادێکی ژێر نەزەری ڕەهبەری نەک لەگەڵ شەخسی ڕەهبەری کرد. لە مەجلیسی 7 شوڕای نیگابانی ئەوەشی لێستاندن. لە مەجلیسی 7 یەکی ئیسفەندی 82 لافاوێکی ڕەدی سەلاحیەت دەستی پێکرد کە کەم کەس باوەڕی دەکرد. زۆرێک لە نوێنەرانی مەجلیس، زۆرێک لە بەرپرسانی نظام، زۆرێک لە ئوستاندارەکان و فەرماندارەکان و ئەڵزای پێشووی شورای شار هەمووی ڕەدی سەلاحیەت کرانەوە. دەوڵەت حتا دەنگدان لەگەڵ کەسانێک کە ژێر مەجموعەهای 6 و 7 ڕەهبەریشنی قبوڵ نەکرد. ئەو کەسانەی نەیهێش بستنە مەجلیسیش زۆریەکیان هەڵاتن بۆ دەرەوەی وڵات. وەزیرەکانی ئەو دەورەیە هەڵاتن، وەزیرەکانی خانشین کران، وەزیرەکانی زیندانی کران. هەر تێگڕا حکوومەتی کۆماری ئیسلامی هەموو دەنگێکی نەیاری کۆ کردەوە. لەو بێ هیوایەدا و لەو ڕەشایەی دیکتاتۆریە بەسەر ئێراندا سەرۆک کۆماری دەوری نۆهم هاتە پێشێ. کەوتە مەرحەلەی دووەم دوو کاندیدای سەرەکی هاشمی ڕەفسنجانی و ئەحمەدی نیژاد بەیەکەوە کەوت. هاشمی ڕەفسنجانی پەروەندەی ڕەشی بۆ خەڵکی ئێران دیار بوو. هیچ کەسێک ئەو دەما هەر بە فکریشیدا نەدەهات هاشمی ڕەفسنجانی دەکرێت حرەکەتێکی باش بۆ خەڵکی ئێران بکە. لە داخی هاشمی ڕەفسنجانی ڕەیاندا بە ئەحمەد نیژاد. لە ڕووی لەجبازیەوە بە چارەنووسی سیاسی خۆیان گەمەیان کرد. ئەخەر بۆ ئەحمەدی نیژاد چاتر لە هاشمی دەبوو. ئەحمەدی نیژاد هاتە سەر کار لە قسەکردنیدا، لە کردەوەیدا ئەوەی بەسەر ئێران هێنا کە بە 100 ساڵی کەش پێم وانە بتوانین جوبران بێتەوە لە زەرەری ماڵی، سیاسی، ئیعتیباری، اقتصادی لە هەموو بوارەکانەوە. ئەحمەدی نیژاد وەها ئەو مەملەکەتی خراپ کرد، وەها تۆوی ناومێدی لە دڵی خەڵکدا چاند کە بە هەموو شتێک بە غێری ئەو ڕازی بوون. ئەحمەدی نیژاد ئەو مەملەکەتەی وەها بە وێرانی و تەباهی کشان کە لە دوای 4 ساڵ کردەوەکانی بۆ خەڵک دەرکەوت. لە هەڵبژاردننی دەوری دەهومی سەرۆک کۆماریدا ڕەقیبێکی بۆ پەیدا و بەنی موسەوی لە قەراغەویشەوە کەڕوبی ئەو کەسە بوو کە لە مەجلیسی 6 فتوای حکمی ڕەهبەری بۆ خامنەی تەسبیت کردووە. ساڵەها ئەندامی شورای ئەمنیەتی ملی ئێران بووە. بەڵام موسەوی چێ بوو؟ سەرۆک وەزیرانی ئێران لە زمانی شەڕی ئێران و عێراق
بەرپرسی ئیجرایی دەسەڵاتی ئێران لە سەردەمی قەتڵهای زیندانی ئەویل لە ساڵی 1960 لە زیندانی سیاسیەکان. کەسێک کە بە ئاشکرا خۆی بە پەیڕەوی خەتی ئیمام دەزانی. باسی دەورانی تەڵایی ئیمامیان دەکرد. وەها خەڵک بە ناومیدی گەیشتبوون دڵی لە بیریان چوو بۆەوە دەورانی ئیمام دەورانی تەجاوز بەژدان بوو لە زیندانەکان، دەورانی ئەدامی زیندانیانی سیاسی بوو، دەورانی نەبوونی نام بوو، دەورانی پۆل ناردنی منداڵی ئەو خەڵکە بە مەیدانی شەڕێکی کۆنەپەرستانە بوو. لە بیریان چوو بۆ موسەوی چێ بوو، موسەوی ببێتە هیوای ئەو خەڵکە، موسەوی بۆ ڕزگارکردنی خەڵکی ئێران لە دەسەڵاتی ڕەشی کۆماری ئیسلامی کارێک دەکا. بەڵام لەو بێ هیوایەدا هیوایان بەو بەست دەنگیشیان پێدا. کۆماری ئیسلامی ئەوەشی قبوڵ نەکرد. ئاغای خامنەیی کوتی ئەمن بیر و ڕام لە ئەحمەدی نژاد نزیکە، بە یەک کەلام بڕیەوە. یعنی هیچ فکرێک و ئەرزشێک بۆ دەنگی خەڵک قایل نەبوو. ئەو بزوتنەوەی ساڵی 1970 لێکەوتەوە. ئەو پەڕی بێڕەحمی و دڕەندەی جمهوری ئیسلامیمان تێدا دی. بە دەیان هەزار کەس بریندار بوون لێیاندرا، هەزاران کەس لە ئێران هەڵات. ئێستاش کەسانێکمان هەیە بازداشت کران و بێسەر و شۆنن، دەوڵەت حاشایان لێ دەکات. ئەوەی نەدەبوو بکرێ کرا. ئەوە کاردانەوەی کۆماری ئیسلامی بوو بۆ دەنگدانێک کە فقط لەگەڵ سەلیقەی ڕەهبەر فەرقی هەبوو. هەنا هەرکیان هەر یەک شت بوون. بۆ موسەوی لەگەڵ ئەحمەدی نژاد فەرقی چ بوو؟ موسەوی لێکوت بەڵە قوربان، ئەحمەدی نژاد لێکوت چەشم قوربان. هەر لەوەندەدا بوو. ساڵی 92 ئاغای ڕوحانی بە پێکەنینێکی جوان وەکو خاتەمیەوە هاتە سەرکار. خاتەمی لە پشتی بوو، هاشمی لە پشتی بوو. ئاخر هومێدی خەڵکی ئێران پێیان وا بوو لە ڕوحانیدا دەبیندرێ. شانۆگەری چاکردنی دیپلۆماسی خارجی بەڕێوە برد. بۆ فریودانی خەڵک شانۆی باشەکردنی دیپلۆماسی خارجی بەڕێوە برد. بۆ ناوەی وڵات هەموو شتێکی بەستۆتەوە با بەرجام بەڕێوە چێ، با وەزی ئابووریمان باش بێ. بەڵام هەر لە دەورەی ڕوحانیدا نەتەنیا ئیعدامەکان لە ئێران کەم نەبوونەتەوە زۆرتر بوون. واقعەتی ژیان وای لێ هاتووە دیاردەیەکی نوێ بنەی خۆکوشتنی قوتابیان و دانش ئاموزان پەیدا بووە. منداڵان گەیشتونەتە ناهومێدی. ئەوەش دیاری ڕوحانی بوو بۆ خەڵکی ئێران. 7 ئیسفەندی ئەو ساڵ دەنگدانی مەجلیسی خۆبرەگان و مەجلیسی شورای ئیسلامیە. مەجلیسی خۆبرەگان ئەو داباس سەیرانە بوون کە دیتمانن کە حیز دەورێکیان نەبینیوە و ئەگە پشی بینن فقط و فقط بۆ خراپترکردنی ژیانی خەڵکە. مەجلیسی شورای ئیسلامیش ئەو بەڵە قوربان گویانن کە بۆ بەڕێوەبردنی مەنیاتی ڕەهبەری قانون دادەنێن. ئیجازەی چاودێری بەسەر قانونەکانی خۆشیانەوە نییە. لێپرسینەوە لە حیز نەهادێکیان دەسەڵات نییە. 56 دانەیان داوای لێپرسینەوە لە سەدا و سیمایان کرد بوو کە ژێرنەزەی ڕەهبەریە. ئەو دەورەیە تایدی سەلاحیەت نەکران. کۆماری ئیسلامی دێنێ ناجی درۆیی ساز دەکا، مونجی درۆ ساز دەکا، نەجات دەهەندەی درۆ ساز دەکا. ئەوانە نەدەسەڵاتی ئەوەیان هەیە، نەدەتوانن ژیانی خەڵک باشترکەن. بۆچی لە نەهاتهای جمهوری ئیسلامی ئێراندا ئەو دەسەڵاتە و ئەو اختیارە بەوان نەدراوە کە کاریگەریان هەبێ لەسەر سیاسەتدانانی کۆماری ئیسلامی. لە بەرنامەی داهاتوودا کارکردی نەهادەکانی کۆماری ئیسلامی ئەو نەهادانەی هەڵبژێردراون لە بەرابەر نەهادە ئیستیسوابیەکاندا بە یەکەوە چاو لێ دەکەین. دەبینین کە هەڵبژاردنەکان و کەسانی هەڵبژێردا و نەتەنیا هیچ دەسەڵاتێکیان نییە، وەگرە فقط بۆ خراپترکردن دەتوانن دەور بگێڕن نە بۆ چاترکردن. هیوادارین ئەو بەرنامەیە بە دڵی ئێوە بوو بێ، بە تەمای دیدار ماڵاوە.